سەربازی و نێمجارە چیرۆکی دڵسۆزی و شەونخوونی کۆمەڵێک کرێکاری زبڵخانەی کانی قرژاڵی هەولێر دەژێڕێتەوە کە گەورەترین زبڵخانەی شاری هەولێرە. ئێرە زبڵخانەی کانی قرژاڵی شاری هەولێرە کە دەکەوێتە نێوان ڕێگای هەولێر و مووسڵ. ڕۆژانە نزیکەی 3000 تۆن زبڵ و پاشماوەی هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری دەهێنرێن بۆ ئەو شوێنە. دوای هاتنی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلی زبڵ و خاشاک و فڕێدانی هەزاران تۆن زبڵ ئیدی لەلایەن چەند کرێکار و چاودێر و شۆفێرێکەوە دەست دەکرێت بە ڕێخستن و جیاکردنەوە و شاردنەوە و لەناوبردنی ئەو پاشماوانە. زبڵخانەی کانی قرژارە ئەو پاشماوەی لە هەولێرە کۆ دەبیتەوە هەمووی دێتە کنەمە کە دێتە کنەمە ئەمەش هەر ماوەک لە منتیقەی ڕوو دەکەین. ئەو منتیقەیە کە بووە 5 متر توولەکەی لە 5 متری لای دەبینە جێیەکی دی هەتەنیشتەوێ ئەوەی دی خۆری لۆدەین بەسەری دادەکەین لەبەر خاتری وەی دووکەر بۆن و پاشماوە پیسەکەی زوو بزریکەین بۆنین پەیدا نەبێت بۆ هاوڵاتیانی شاری خۆمان ئەو قەومەی دەوروبەری دادەنیشی بۆنی لۆنەچی و زبر و خاشاک و پیسەکەی لە بۆ نەچیتن. ئەو پیاوە ژینگە دۆستانە بەردەوام لەو شوێنە کار دەکەن بۆ چاکردن و ڕێخستنی پاشماوەی ئەو زبڵ و خاشاکەی کە ڕۆژانە 10 تۆن زبڵ دەبێت. لێرە ئەو ژینگە پارێزانە پاشماوەی ئەو زبڵە چارەسەر دەکەن بە چەند هەنگاوێک بۆ ئەوەی ژینگەی شارەکە بپارێزن لە بڵاوبوونەوەی بۆن و پیسی و پاشماوەکان. ئەو کەرمەندانەی خۆمانن 3 تایمان ئیش دەکاتن. ئەو 3 تایمە دووم ڕاقیبمانە دوو چاودێرمانەیە سبەینان لە سعات 8 دێن هەتا 4 هێوارێ دووەکەیتر لە 4 هێوارە دێن هەتا 12 شەوێ لە 12 شەوێن کارمەندێکی کەمانەیە دی هەتا 8 سبەینی وەری دەگری. ئەوە بە بەردەوامیش بندۆزەری لەگەرا قەلاب و شۆفەری لەگەدایە هەرچەندی دێ زبرەکە ڕووی دەکەین ماندیبوونی گەلێک زۆرە خەتەریاتی گەلێک زۆرە لەبەرەوەی ئەنواع تشتی تێدایە ئەو زبرە لە بۆمان دێ هەرچی پیسە دێتەنە ئەو زبرەی خەتەریاتی لەسەر ژیانی ئەو کارمەندانەمان زۆر هەیە. بەس ئەمە هەوڵ دەدەین بە ئەرچی خۆمانی دەزانین کە بیکەین بەس مشکلەی لۆ هاوڵاتیانی دیکە نەبیتن دەمانوێت لەسەری زار بین تەشەنە نەسێنی و نەخۆشی براو نەبیتەوە و پاشماوەکەش زوو داپۆشین لەبەر ئەوەندەی مستەمر 24 ساعت ئەمە دەوێت کارمەندی خۆمان ئیش دەکەین لەوێ. ئامانجیم ئەوەیە ژینگەکەمان بپارێزین هاوڵاتیانی خۆمان بپارێزین لە نەخۆشی و لەبەوەی بە دووری کەین و ئەمە بە خۆمان تەرخان کردێ بە ئەرچی سەرسانی خۆمانی دەزانێت شانازی بێشەکەی خۆمان دەکەین بەس ئەوانەی دیکە دەورە پشتیمان زەحمەت و نەخۆشی لۆیان زۆر نەبی ژینگەکەشمان پاک و خاوێن بیتن بە بەردەوامی هەر ئەوها بچینە دوێ ژینگەی خۆمان بپارێزین و خاوێن و باوێنی ڕای بکەین. چاودێریکردن و پاسەوانی لەو زبڵخانەیە کارێکی گرنگە چونکە ڕۆژانە سەدان بەرهەڵگر لە زبڵ ڕوودەکەنە ئێرە. زبڵ و پاشماوەی هەموو هەولێر و دەوروبەری لێرە فڕێدرێ گەر ئەو کرێکارانە نەبن شەقام و ڕێگا سەرکیەکان دادەپۆشرێن و وێران دەبێت بۆیە ئەو کرێکارانە ڕێکیان دەخەن و شوێن دیاری دەکەن بۆ ئەوەی ئەو زبڵی تێدا کۆبکەنەوە. ئەو زبرە لە هەرناو هەولێر و دەوروبەری هەولێری هەمووی دێتە زبڵخانەی کانی قرژارێ بە بەردەوام دێ ڕاوەستانی نییە هەموو هەولێر و دەوروبەری دێتە ناو زبڵخانەی کانی قرژارێ بە بەردەوام دێ سبەینانیش کە ئەمە هەر دەچینە سەر ئیشەکانی خۆمان لە تایمی دەست پێ دەکەینەوە بندۆزەرمان هەیە یەکسەر سعات 8 دەگاتە ناو دەوامی قەلابمان هەیە سعات 8 دەچی کارمەندەکانی خۆمان سعات 8 دەستنە خوارێ لە وێندرێ
لە خزمەتی هاوڵاتیان داینە و بەردەوامیش دەبین کە کێشە و گرفت پەیدا نەبی دووکەر و بۆن و مشکلەی پەیدا نەبێتن نەکو لۆ ژیانی مە لۆ ژیانی مە خەتەریاتی هەیە خەتەریاتی بۆنی هەیە بۆنی غازەکەی هەیە ئەو زبرەش کە دێ ماوەک سەعاتی پڕ دەکەینەوە قەپاتی دەکەین عینەن بۆ ڕێغازی لۆدا دەنێن هەتا دیسان مەشاکلی لۆ ژینگە و لۆ دەوروبەری شار پەیدا ئێرە شوێنی کەڵەکەبوونی زبڵ و خاشاک و پاشماوەی بەکارهێنراوی دانیشتوانی شاری هەولێر و دەوروبەرێتی. ئەو مرۆڤە ژینگە دۆستانە ڕۆژانە 24 کاتژمێر بە شەو بە ڕۆژ لەو زبڵخانەیە بە بەردەوامی کار دەکەن. دۆزەرەکە کە دێتن سبەینان سعات 8 دێتە دەوامی خۆی مستەمڕە 24 سعات دەواممان هەیە. بندۆزەرەکە ئیشەکەی ئیشی زبریە زبرەکەی پاردەدا لە بۆ خوارێ لە دووی شۆفەر دێتن ئەوە ئیشی بندۆزەری کە زبرەکەی خۆی خلاص دەکات فڕی دەداتە خوار لە دووی شۆفەر دێتن سایق شۆفەرەکە دێ لە دووی دەست پێ دەکاتەوە خەتەکی باریک دەبینی خەتەکەی دەباتەوە تعدیلی دەکات هەتا کابیسەکانیش زەحمەتی نەچێشن نەچەق و تووشی مشکلە نەبن زۆریش خەمی کابیسەکانمانە کابیسەکانی ئەوەی زبر خواشاکەی دێن ئەوانش هەتا مەشاکلیان لۆ پەیدا نەبێتن ئەویش دەچی خاوێنی دەکاتەوە لە دووی هەتا کەبسەکە بە ئیسراحەت بکشێتەوە لە پەنچەر و لە شکست و لە مشکلەی بە دوور بیتن ئیشی بندۆزەرەکە و شۆفەرەکانمان ئەوانەیە تایمەچیت کەسمان هێنە بندۆزەر و شۆفەر لە پاشەوان خۆری بەسەر ئەو زبرەیدا دەکەین دەبینە سەر ئەو زبرەی هەتا زوود ئاپۆشین مەشاکل و بۆن و خەتەریاتی نەکەوتە سەر ژینگە و سەر هاوڵاتیانی شاریە. ئەو کرێکارانە باشە و ڕۆژ 24 کاتژمێر لەو زبڵخانەیە کار دەکەن کە ڕۆژانە 500 بۆ 800 بار هەڵگر زبڵ کۆ دەکەنەوە و دەیخەنە ژێرخاکەوە. ئیشی چاودێرەکانمان ئەوەیە کە لەوێن دەرێ دەچین ئەو کابیسانە ئەگە لەوێن دەرێ نەبن هەر کەسێک بە کەیفی خۆی ڕوو دەکات کە ڕوو دەکات منتیقەکەمان لێ حەدم دەکات ژینگەکەش پێمان کۆنتترۆل ناکرێت ئیشی ئەو چاودێرانە زۆر میهمە لەوێن دەرێ ئەگە ئەو چاودێرانە نەبن دەورە پشتی هەولێرەش هەموو دەکەنە زبر هەلێک دەرکەی زبرخانەکانی قرژارە هاتنە دەرێ بەتاری دەکەن و دەڕۆن ئەگەر چاودێرەکان لەوێن دەرێ بن بە سڕە ڕویان دەکەن بە نظام ڕویان دەکەن و دەڕۆن ئیشی خۆیان خلاص دەکەن و دەڕۆن ئیشی چاودێری ئەوەیە چاودێریشە لەسەر ئەو کاسبکارانەی کە لەوێ ئیش دەکەن ئاگری فرێنەدەن جغارەی فرێنەدەن ئەگەر ئاگری فرێدەن ئاگری دەگری زبرەکە دوای مەشاکل لۆژینگە پەیدا دەکات و هاوڵاتیان ئەو دووکەر و پیسیا بۆنەکە دێتە سەر هەولێرێ دێتە سەر هەولێر و دەوروبەری ئیشی هەموو ئەوەیە خۆمان تەرخان کردێ خۆمان بەخش دەکەین لە پێناوی ئەوەی کوردستان و ژینگەکەی خۆمان بپارێزین مەشاکل و هەولێر و دەوروبەری هەولێرە نەبێت. ئەو کرێکارانە بە شێوەی گرێبەست و بەردەوام کار دەکەن کە تا ئێستا لە زوومی هیچ کامێرایەک وێنەیان نەگیراوە و باسی ماندوێتی و گرنگی ڕۆڵی ئەو کرێکارانە با تەواوی نەکراوە. کارەکەیمە زۆر زەحمەتی هەیە زەحمەت ماندی بوونمان نییە تو ڕۆژ هەتا هێوارە حیساب کە هەش دەچێ خوارەتە چاری هێوارێ ئەتبەز لە سەیەک پێ ڕادۆستی بە هیچ نەوعی دانیشتنت نییە لەلایەکی خەمی کابیسەکانتە لەلایەکی خەمی بندۆزەرەکەتە لەلایەکی خەمی ئەو هاوڵاتیانەتە نەکەونە بن کابیسەی یان نەکەونە بن بندۆزەری. ئەو کرێکارانە بە هەرەوەزی ڕوبەڕووی ئەو مەترسی و سەختیانە دەبنەوە بۆ پاراستنی ژینگە و ئاو هەوای شارەکە لە پیسبوون و بڵاوبوونەوە و ئەو پاشماوانەی کە بە هەزاران متری ئەو ناوچەی داپۆشیوە و
بووە بە شوێنی کۆبوونەوەی هەزاران تۆن زبڵ و خاشاک. ئەگە چاودێر نەبیتن ئەو کابیسەکە داخلی زبرخانەکانی قەرژارەی و هەرچێن دەگەیشتی ڕوو دەکا و دەڕوا. شەرنی ئەوەی کابیسەی هەندەشی تێگەیشتێ دەزانی خەمی شارەکەیتی خەمی ژینگەکەیتی ئیوامانەیە بەس خواخواتی لێ قەیبیتەوە. هەرگەیشتە ناوێت لە دەرکەی زبرخانەکەی فڕی دەدا و دەڕوا. ئەوەش ئێستا یەک جێ هەیە هەموو هەولێر ئەوەندە جێمانەیە کە ئەو جێی کە جەنابیشتانی دیتان نامانەوێت لەوەندەی زیاتر تەشەنە بکە پەرتوبراوی دوایە پێمان کۆنتترۆل نەکرێ و کە ئەو زبرەکە ماوە ئەگەر یەک ڕۆژ بە سەدا ڕۆیی بووە دووەمین ڕۆژ سێم ڕۆژ ئاگری دەگری بەخۆی. ئاگرەکەش لە چ دەگری زۆربەی لە پاتری مۆبایلی دەگری. ئەو پاتری مۆبایلی ڕژووی مەتحەمان لە ئەو کافتریا و نێرگلێ و کافتریا و مافتریا نێرگلان ئەوە هەموو ڕژوەکە ئاگری تێدایە. ئەگە زوو تەرتیبی نەکەین پاری نەدەین خۆری بەسەدا نەکەین ئەوە دەبیتە ئاگر تەشەنە دەکات تەشەنەشی کرد دووکەرەکە لۆ ژینگەی خراپە لۆ هاوڵاتیان خراپە پێمان کۆنتترۆل ناکرێت دوایە. ئێستا بەوەندە من دۆزەر و شۆفەر هایتمان تقریباً 12-13 شۆفەر من دۆزەرمانەیە هەموو تێوەراتینە بەس خەمی ئەوەمانە تەشەنەی نەکە. ئەلحەمدولله لەخوای بێ زیادبی ئەتا ئێستا نەمان کردێت تەشەنەیکە ئیشی ئەو چاودێرانە زۆر زەحمەتە لەبەر ئەو وەزعیدا مستەمر لە ناو زبرەکان لە پشت کەپسەکان ڕادۆسن کە کەپسەک ڕوو دەکا شتێکی غەڵەتی تێدا نەبی ئاگری تێدا نەبی زۆر مەشاکلی زۆر گەورە هەیە لەو زبرخانەی ئەمە زۆر ماندی و زۆر هیلاکەتی دەچێشین بەس لە بەرەوەی خوا نەخواستە کابرایەک نێ لە ناو کابیزەی تشتێکی خراپ فڕێنەدا ئیشی ئەو چاودێرانە زۆر زۆر ماندینە و زۆر هیلاک و پێوە هیلاک دەبنێن لە پاشی خەتەریات و ماندی بوونەکەی خۆشیان خەتەریاتەکەس لەلایەکی ئەو خەتەریاتی دیشمان هەیە دەبی چاودێر بکە کە بس ڕووی دەکات دەبی لە پشتی ڕابوەستین بزانین چی تێدایە بە خۆمان یەکەمین کەس. من تقریبا 8 ساڵە لێرە کار دەکەم خزمەت گوزاری دەکەم ئیشی ئەو زبڵە دەکەم سبەی هەتا واری ئەلێرێنە ئەو زبڵەی پار دەدەین ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەمە نین یان ئیشی لێ نەکەین ئەو زبڵە تا نیوەی هەولێری دەچین. لە ساڵی 2012 دامەزرایمە بە گرێبەست لە زبرخانەی کانی قژالە چاودێری مەزبەرەیمە لە خۆشەویستی خۆم و لە ئەوەی خۆم ئەو ئیشەی دەکەم و ئیشەکەمانش بەڕاستی زۆر زەحمەت و ماندیبوونە خاستن بە زستانان ڕۆژی بارانباری و ئیشەکەمان گەرە زەحمەتە بەڕاستی. شۆفێرەکان و ئامێرەکانی کۆکردنەوەی زبڵ و خاشاک ئەو زبڵانە دەخەنە ژێر خاک و دایدەپۆشن بۆ ئەوەی بۆنی پیس بڵاو نەبێتەوە ئەم زبڵە نەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی بۆ هاوڵاتیان. لە دستانان گرفتمان گەلک زۆرە گرفتی دستانانمان زۆر زۆرە یعنی ئەمە هیچ جەیەکمان نییە ناتانین هیچ جەیەکمان هەبی لێ دانیشتین دانیشتنمان نییە بەفربی بارانبی هەر تشتە چێبی ئەمە ئەوەندەی ئەو سەحی ڕادەوەستین بە بەردەوامی قوڕ و پیسی و لیترا و کابیسە بە تەنیشتمان دادێ کە خەڵاسی کردێت دەڕوا فکر لەمە ناکات و ئەو قوڕ و چرپاوی بەمەدا دەکا ئەمە هەر لەوێندەری ڕاوەساین لە جێ خۆمان بە بەردەوامی لەوێندەرین دەبی لە پشت کابیسەکانیش بین هەموو دەمێوەچی باسم کرد زەحمەتی یەکجار زۆرە لۆمە چکە هیچ ناتانین نەکابینەی دابنین نە بچینە ناو غڕفەیەکی نە دەتانین کەپرەچی بکەین ناتانین چکە جێیەکە یەک جێ نییە یەک جێمان نیە لێ ڕوو دەکەین بە بەردەوام جێی دەگۆزینەوە لەبەرەوەی هەتا ئەویدی خۆری بەسەداکەین مەشاکلی نەبێتن ئەو چاودێرانەمان لێرکوانە ماندیبوون و خەتەریاتی یەکجار زۆری لەسەردا ئەمە حیساب دەکەین هەموو دەمێت لە جەفەچینە لەگەر مەشاکلی سایق کەپسی لەگەر مەشاکلی ئەو کاسبکارانە لەوێ ئیش دەکەن هەندێک بەجێمان ناکەن زۆر گرفتمان ڕۆژەی گرفتی زۆر گەورەمان دێتە پێشی بەس ئەلحەمدولله عەلی دەکەین و نایرین تەشەنەی بشێن بستێن.
مەشاکلمان یەکجار زۆرە ئەوان لەلایەکی نان خواردنیشمانە مە هەلەوێندرەیە دێنەوە کەمپەکەی خۆمان لەوێ دەرێ ناین دەخۆن جاروێ هەلێ سەفەری لە فەچی دەخۆین کە دەومان بەش دەکەین و لەوێ 200 مێژ دەستە ناوتەوە مەشاکلی گەلە گەورەمان ئەوە بەس مێشەکە مێش و ئەو پێشکەشەیە پێشکەچی پیسەگچکەیە ئەوەش هەر بەلایەکی لە بارانەکەی گەلک ناخۆشترە دێنەوە کە دامانەوەی لە جێشی دانیشین دەبی نازانین کو دانیشین لەبەر دوو پشک و ماری ماوەک لەوە پێشمارە کاتە ناو کاوینێ لێمان تقریبان 2 مەتر و نیو درێژ بوو قسمەکەشمان براو کردووە یعنی نازانین لە چێن دەردای دەنیشی لەبەر دوو پشتی لەبە ماری دەتەوێت لە پەنایەکی دانیشی لەو لایە مێش و پێشکەکە وازت لێ ناینیدن نازانین چ بکە لەبەر مێش و پێشکەکەی بەس ئەلحەمدولله هەر تەحمل دەکەین و حەزمان لێ شارەکەی خۆمان سەرکەوتووی بە پێشکەوی و ژینگەکەمان خاوێن و باوێن بی و مەشاکلی لێ پەیدانێت من ڕۆژانە کار دەکەم لێرە لە بەیانی هەتا ئێوارە وەکو پاک و خانی لە بۆ مەزبەلەکانی قژارە کار دەکەین مادومونەکی زۆر زەحمەتە بۆن و زۆر شتی زۆر ناخۆشە مادومونەکی زۆر گەورەیە لە بۆمە پاک و خاوێنیش هەروەها لە بۆ ئێمە زۆر خۆشە پێویستە هەموو کوردستان پاک و خاوێنی ڕاگری ماوەی 3 ساڵ لێکۆ کار دەکەم لەو شوێنە کار دەکەم شوێنەکە تۆزە زۆر پیسە بەس چی بکەن ئێستا یەکوانە هەموو ڤایرۆسات و ئەوەیە بەڵام ئەم سبراگە دای نەپۆشین و بەو خۆرە دای نەپۆشین و ئەو پیسە نەشارنەوە هەم ڤایرۆساتە شوێنەکە تا بڵێ ئێمە زۆر زەحمەتە زستان هاوی باران بێتن ئێمە هەلێکوانە کار دەکەین گەر ئێمە کار نەکەین دەبێت لێکوات چڕوو بداتن ئەو سبرێ هەموو هەولێر دێت تێکوانە ڕاستی پیسە زۆر پیسە ئەگەر ئێمە لێکوانە ئەم پیسەدا نەپۆشین ژگەش زۆر پیس بە هەولێر و دەوروبەری دەداتن ئەوە 3 ساڵێ داوام دەکەم پیشەم ڕاقیبە کەپ سەفر دەکەین قەلابی سەفر دەکەین بە دستان و هاوین بە ساردوو بە گەرمی ئەلەوانەیە ئەوە دەکەین شێ دەکەین خەرک هاوکارمان نییە خەرەکە ئەومان ناکاتن هاوکارمان بکاتن ئەم خۆبەخشانە چەندین ساڵە جوانی و پاک و خاوێنی و سەلامەتی ژینگە دەپارێزن و هەموو سەختیەک دەکێشن بۆ مانەوەی ژینگەیەکی تەندروست و سەلامەت چونکە مانەوەی مرۆڤایەتی بەندە بە مانەوەی ژینگەیەکی پارێزرا و تەندروستەوە. ئەو کابیسانە کە دێن لە بۆمان بە ئەگە بە قسەی مە بکەن جێ لە ڕێنمایەکانی مەڕابگرن هیچیان بەسەر نایە بەس ئەمە پێی دەرێن کاکە بکشێەوە ئەلێرە ڕووکە ئەو لەرچی مەدەچی لە لایەک کە ڕوو دەکات دەچی خۆی دەچەقێن هاچی خۆشی سەریان کاکە بەو ڕێیدا بڕۆ ناچەقی ئەو دەچیت بەو ڕێیدا دەچیت بە ڕێیچکەدا دەچی دەچەقی دوایش دێتە خوارێ هاتو هاوا لە سەرمان دەکات دەرێ ئەمە چەقین دەرێن کاکەمە پێمان گوتی بێرەدا بڕۆ ئەوز دەی بچین دیسان من دۆزەری لۆ دەینین من دۆزەری ناویشێ دەدەین هەتا دەری دەینین و دەچێشیتەوە پاش و زبرەکەی بەتار دەکات و دەڕوا و ئەوی شەر مەشاکلە لێوەما لێمان تووڕە دەبی زۆر جار قسەی دەکات و قسەی ناشیرشمان پێ دەبێت دەوامەکەشمان زۆرە ئەمن ئێستا بەخۆم دەکات 2 تایم لەوێندەرە ئیش دەکەم شەوان پاسەوانیەکەی دەکەم بە ڕۆژیش هەر لەوێندەرێمە 2 شەو لە مارێمە 2 شەو لەوێندەرێم ئەو 2 شەوەی دەسمەوە مارێ سعات 5 هێوارێ دەسمەوە مارێ بەڕاستی دەبێت ئەمە زۆر ڕێزیان بگرین لەبەرەوەی زۆر ژینگە دۆستن دەتوانین وان ناویان بنین کە زۆر ژینگە دۆستن یاخود زۆر ژینگیان خۆش دەوێت دەبێت ئمە ڕێزیان بگرین لەبەرەوەی ئەوان دەکەن زۆر کەس باوەڕ ناکەم بشتوانێ بیکە بەڵام ئەوان کارەکەی خۆیان خۆش دەوێت لەوانەیە هیچ قازانجێکی ئەو تۆش وەرنەگرن لەسەری بەڵام ئەو هەموو زبرێکە لە هەموو هەولێر لەوانەیە بچێتەوە ئەو شوێنە ئەوان هەمووی خایان دەکەنەوە ئێمە لەوانەیە زۆر کەسمان بچین لەوێندە تەحمل نەکەین بشی بینین خاستان لەبەر بۆنەکەی لەوانەیە نەشتوانین لەوێندە تەحملی بکەین بەڵام ئەوان ئەو ئیشەی کە دەیکەن دەبێت ئەمە هاوکاریان بین ڕێزیان لێ بگرین و بتوانین زیاتر پاڵپشتیان بکەین و لەوەی ئەمەش لەکنە خۆمان
هەر یەکێکن خۆی دەست پێ بکە ژینگە پاک و خاوێن ڕابگری لەبەرەوەی بەڕاستی مهمە ئەگەم لە خۆمەوە دەست پێ نەکەم ناتوان بێکە چتکە بڵێم ژینگە پارێزی ئەرکێکی زۆر گرانە پێم وایە ئەرکێکی ئاسان نییە پێویستە لەسەر هەر تاکێکی ئێمە لە مناڵەکانمانە پەروەروا پەرۆدایان بکەین کە ژینگەی کوردستان و ژینگەی شارەکە کە لێ ئەژن خۆشیان بێت بۆیە ئەو کۆمەڵە کەسێک کە لەوێ کارەکەن خۆشەویستی کارەکان وای بۆ لێکردون کەوا ژینگە بپارێزن کە بۆ شوێنە نتوانن ژینگە پیس بکەن بێگومان ئەو کارمەند و کرێکار و شفێر و چاودێرانەی کە لە کانی قرژالە کار دەکەن بەو پەڕی دلسۆزی و مادی بوون و کارێکی یەکجار گەورە ئەنجام دەدەن کە بە مەبەستی چارەسەرکردنی ئەو خۆڵ و خاشاکەی کە ڕۆژانە لە ناو شاری هەولێر کۆ دەکرێتەوە و دەبرێتە ئەو شوێنە بۆ چارەسەرکردنی کارێکی زۆر گرنگ جێبەجێ دەکەن کە لەوانەیە هەموو کەسێک نەتوانێت ئەو جۆرە کارانە بکات لەبەر ئەوەی شوێنێکی کەروەکو دەبینن یەکجار ناخۆشە لە ڕووی تەندروستی لە ڕووی ئەو پاشماوانەی کە دێت هەرچەندە خۆشبەختانە مەتوانیتمان بە شێوازێک تا حدێک چارەسەری بکەین بە داپۆشتنی بە خۆڵ و خاشاک و یاندانانی ئەو سیستەمەی غازی کە بۆی بۆن و یان ئاگربەربوونەوەی تێدا نەبێت هەم لە ڕووی کارکردن خەتەری کارکردنەکە کەم دەکاتەوە هەم لە ڕووی تەندروستیەوە ئەو بۆن و دووکەڵە کە نامنی هەم لە ئەم کارمەندانەوە هەم بۆ چاردەوریان بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین جێگە ڕێز و تەقدیری ئێمان بە دڵنیاییەوە یەکەی ئەو تیمەی کە لێن دەرکار دەکات لە سەرمای زستان لە گەرمای هاوین بە شەو بە ڕۆژ زۆر دڵسۆزانە هەڵساون بە ئەنجامدانی کارەکانیان و کاریگەری هەیە بۆ سەر ژیانی ئەو کەسانی کە لە دەور و پشتی وێن دەردەژین و یاخود بگرە بەشش لە گەڕەکانی شاری هەولێر کە توانراوە پیسبوونی ژینگە کەم بکرێتەوە و هەروەها بۆتە هۆکارێک بۆ ئەوەی سیمایەکی جوانتر بەم شوێنە بەخشرێت. ئەو خزمەتگوزارانە سەرەڕای ناخۆشی و سەختی کارەکەیان بەڵام دڵسۆزانە ئەرکە سەخت و مەترسیدارەکەیان ڕادەپەڕێنن. ئەو خزمەتە بە ژینگە و سروشتی ئەو ناوچەیە با شێوەیەکی هەرەوەزی ئەنجامەدەن. ئەو کارمەندانەی مەکە ئێستا ئیش دەکەن وەک خۆبەخشێک ئیش دەکەن موچەکەیان بای ئەوەی ناکا کە دەگەیە 15 مانجێش خەلاص دەبێت بەس عەزیان لە ئیشەکەی و عەزیان لە شارەکەی خۆیان خۆش دەوێت کە ئیشەکەی دەکەن نەکو موچەکەیان بای هیچ شتێکی ناکا ئێستا کارمەندی خۆمانەیە موچەکەی ئەگەر سەری مانجێ وەرگر بسە دکتۆرەشی بەرقەت بای دکتۆرەکی ناکاتن بەس ئەوەندێ خوددا ڕحمی کردێ ئیشەکە دەسوڕێت و ئەمەش ئیشەکەی خۆمان خۆش دەوێت لەبەر هەندێ واز لێ ناینین و دەرێن ئیشەکەش بەردەوامی بەشی خوددا ڕح دەکا وەزعەکە دەگۆڕێ بڕێک معیشەتی حکوومەتەکەی چا دەبێت معیشەتی مەش بەشکون چا دەبێتە نەگەرەوە. یەکێک لە کارە گرنگەکانیان چارەسەرکردنی ئەو گازەیە کە بە ڕێژەیەکی زۆر پەنگی خواردوێتەوە و مەترسی دروست کردووە. بۆ چارەسەری ئەو مەترسیە لە ڕێگەی بۆری ئەو گازەوە ئاگری تێبەرەدەن بۆ ئەوەی گەڕبگرێت و ئەو گازە پەنگ خواردووە دەربچێت و مەترسی تەقینەوە یان هەر ئەگەرێکی نەخوازرا و کەم بکرێتەوە. پاسەوانەکان ئەوەنە شەوێ لەوێن درێنە عرەسیاتی ئەو ئالیاتانەی خۆمان دەگرن پشگیری چاودێرەکانیش دەکەن لەوێن درێ ئەگەر مەشاکلێک شتێکیان نەبی سیارە دەبینی سیارە هەیە دێ شەوانە دێ ئەنوع سایقمان هەیە دێتن غەڵەتیش دەکا قسەی بە سایقەچی بە بندۆز بە چاودێرەی دەرێ قسەی بە بندۆزەری دەرێن ڕایان دەگرین لەوێن دەرێ عقوبەتیان دەدەین و یان تەلەفۆن و مدیری خۆمان دەکەین مدیر تەلەفۆن لەگەش ئینسان لەگەش شەریکەی دەکا ئەو دەرێ جارێک کەشتی وان نەکاتەوە بەڕێیان دەبێت. بێگومان ئەوەی لە دەسەڵات ئیمکانێتدا بووە هەوڵمانداوە بۆیان جێبەجێ بکەین بەڵام بە دڵنیاییەوە حەز دەکەین کە زیاتر بۆ نمونە دابینکردنی ئەو پێداویستانەی کە لە ڕووی سەلامەتی و پێویستە لێن دەر یاخود دابینکردنی بۆ نمونە ئەوانەیە کە شەوان کە دێن کار دەکەن کە لە ماوەی پێش و پێش قەیران هەبوو
کاتی زیادکرا و یاخود شەوانە کارکردن بەرامبەر بەوانە بڕێ گوژمێک پارەدابین دەکرا هیوادارین بارودۆخەکە بەرەو باشی بچێتەوە بتوانین ئێمە ئەم هاوکاریانەش بەوانە بگەینین کە بەڕاستی کارەکانی وان کاری بەرز و پیرۆزن چونکە کارەکانیان زۆر سەختە و ئەگەر بێت و هەرچەند مافەکانیان بۆ دابین بکرێ هێشتا ناگاتە ئەو ئاستە یاخود بەرامبەر ئەوەی کە ئەوان ڕۆژانە ئەنجامی دەدەن. دیاری بەرنامەی سەربازی وونی کەناڵی کوردستان 24 پێشکەشە بەم کارمەند و فەرمانبەر و خزمەتگوزارانەی کە لە زبڵخانەکانی قژاڵە بە شێوەی زۆر دڵسۆزانە هەڵدەستن بە چارەسەرکردنی زەول و خاشاتی شاری هەولێر کە گەورەترین خزمەت بە ژینگەی شاری هەولێر و دەوروبەری دەکەن. من بە نوێنەراتی کوردستان 24 دووبارە پیرۆزبایی لە یەکە ئەم تیمە مادونە ناس و سەربازونانە دەکەم و پێشکەش دەکەین بە ڕێز کاک یوسف بە نوێنەراتی هەمان.